ئەمریکایەکان ماڵاوایی لە سەرۆکبوشی باوک دەکەن. کێشەی ئوکراین و کۆبەرنەوەکانی ئەمڕۆی ناتۆ. پیاوەیەکی 90 ساڵەی خۆرماڵی هێشتا گورج و گۆڵە. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. سڵاو و ڕێزێن گەرم و هیویین دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. سیاسەتوان نافدار و خەڵکی عادەتی ئەمریکا ڕێز و حرمەتێ لە سەرۆکی 41 ئەمریکا جۆرج H.W. بۆش دەگرن کو لە ڕۆژە ئەینی دژیە 94 ساڵیەدا لە هۆستن تەکساس وەغەرا داوی کرد. تەرمێوی هەتا سبەهی چارشەمبوویە دێ لە هۆڵا سەرەکەیە کۆنگرسێ بە هەتاکو ئەمریکی خاترە داوی ژێدوخوازن. هەر کەس پەستنین وێرەکیا سەرۆک بۆشیە باب دەدەن دەستکەفتن وین سیاسی و هەروەسا کەسایەتیاوی و ڕەفتارین وی. تەرمێ سەرۆکی بەرێ لە هۆڵا سەرەکەیە کۆنگرسی هاددانان هەتاکو سیاسەتوان نافدار و خەڵکی عادەتی ئەمریکا دەلیڤە هەبە ڕێزێ لێ بگرن. سەرۆکی بەرێ جۆرج بۆش ئیەکۆر و خانماوی لۆرە دەگەڵ تەرمێوی دۆهگەهان واشنگتن دۆستی نێزیکی سەرۆک بۆش ئالیکارێوی و وەزیرێ دەرڤە جیمز بیکەر جێگرێ سەرۆکی بەرێ دێکچێنی و وەزیرێ دەرڤە کۆڵن پاوڵ دەگەڵ ئەندامن کۆنگرسی بەشداری ڕێوڕسمێن دووشەمبێ بوون. ڕێبەرێ پڕانی کۆماری میچ مەکۆنەڵ پەس نادەهان ساڵێن خزمەتە ویدا. فرۆکڤان کۆنگرسمان بالیۆزی ئەمریکا بۆ نەتەوەین یەکگرتی شاندەر بۆ چینێ ڕێڤەبرێ CIA 8 ساڵ بۆ جیگرێ سەرۆک لەگەل شەڕێ سار و هەلوەشاندنە یەکێتیە سۆڤیەتێ وی ئەمدان پێش دەما پێویستی بیاسەیە هەبوو ji بۆ بەرەڤانیە لە کەنداوە فارسی وی بشیانên xwe ئەمدان پێش. سەرۆکی جیڤاتا نوێنەران پۆڵڕایان بەحسێ ڕەفتارێ لەسەر خوێ سەرۆک بۆش کرد. دە هەموو ژیانە خۆدا خزمەت دکرد هەبوونا سەرۆک بۆش کەرەمێک بوو کەسایەتیاوی کەسایەتیەک پایە بەرز بوو دیگەهشتنا سەرۆکاتیەدا ژی نەفس بچووکێکی نمونەیی بوو وی بدڵسۆزیەک بنگەهین بەشداریت ئازادیەدا کرد و دێدەنگڤەداناوێژ بوو گەلک نفشان بمینە. مایک پێنس جێگرێ سەرۆکی نەها لە شوونا سەرۆک دۆنالد ترامپ سەرخۆشی لە بنەماڵا سەرۆک بۆش کرد. پێنس پەس نامەردایەتیە ویدا. پشتی ژاپۆنی هێرش بەسەر پێرل هاربەر لە مەها 12 ساڵە 1940 کری ئەوی خواست بڕۆ لێ خۆڕابێت و گەرەک دناف هێزێن دەریایی کرد وەلجیە 18 ساڵیە ئەوی فڕۆکاخوو وەرگرت و بۆ گەنجترین فڕۆکەبان لە وڵاتی و بۆ باشوورە ئۆقیانوسێ پاسفیک هاتە هەناردن. دەمەکی دپێرە سەرۆک دۆنالد ترامپ و خانمایەکی مەلانیا بە بێدەنگی ڕێز لە سەرۆکێ وەغەرکری گرت. بەهیا فەرمیە دەولەتێ لە سەرۆک بۆش دێ سبەهی چارشەم لە کاتەدرائیە نیشتیمانی بێت دانین لەبەرە سەرۆک ترامپ ئامادە ببێت دە پێڕا تەرمێ سەرۆکی دێبێتە ڤاگوهاستن بۆ تەکساس و لە ڕۆژا پێنجشەمبێ لە پەرتۆکخانە و مۆزەخانە جۆرج H.W. بۆش لە نێزیک داڵاس بێت سپارتن. هەروەکو دوێنێ لە هەنگی بەڕێوەچوونی تەرمەکەی سەرۆکی پێشی وڵاتە یەکگرتووەکان جۆرج هێربەرت واکەر بۆش یان بە بوشی باوک ناسراوە بینیمان سەرۆکانی ئەمریکا دوو جار لە دەواازە و لە ناو کەنگرێزی وڵاتە یەکگرتووەکاندا بەو شێوە بەڕێوەچوونە و بەو شکوویە ڕێزیان لێ دەگیردێت و پێشوازیان لێ دەکرێت. لەو کاتەی دەبنە سەر کۆمار و لەو کاتەی ماڵاوایی دەکەن. دکتۆر کرمانج گوندی سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی یالەتی تەنسی ڕاستەخۆ لەگەڵماندایە بۆ ئەوەی بزانین ئەمریکا و جیهان چۆن دەڕوانە ئەم سەرۆکە. دکتۆر کرمانج بەو پێی لە هەر سوچێکی ئەم جیهانە ئەمریکا ڕۆڵێکی هەیە دیارە ڕوانینیش لەبارەی هەر سەر و کۆمارێکیەوە دوو جۆر ڕوانین هەیە یەکێک ڕوانینی خۆی ئەمریکایەکان ئەوەی تریش ڕوانینی جیهانی دەرەوە. ئەمریکایەکان چۆن دەڕوانە سەرۆک بوشی باوک و ڕێڕەوی ژیانی؟ سەرۆک پرێزیدنت بۆش بە مرۆڤێک وەکو کۆماریەکی نەرم بوو مرۆڤێک بوو تەماشای واقعی بەردەستی دەکرد ئەگەر ئەو واقعە بە پێچەوانەی خواستی ویش بایە
ڕێگەکی وەدەدۆزی کە سازش بکاتن بۆ نمونە کە خۆی هەڵبژارد و بە خەڵکی ئەمریکای گوت رید مای لیپس لێوەکانی من بخوێنەوە نۆ نیو تاکسس کە تەکس زێدە ناکەم. دوایی بۆ بەرنامەی پێشوەبردننی ئابووری ئەمریکای کە کۆنگرێز ئەو کاتە لە دەست دیموکراتەکان بوو سازشی کرد لە بۆ ئەوەی یارمەتی گەشانەوەی ئابووری ئەمریکایە بداتنەوە. فعلەنیش ئەو کارەی ئەو کردی ئەگەرچی بە زەرەری خۆی و تێرمی دووەمی سەرۆکایەتیوی تەواو بوو، بەڵام ئەو زەوینەیە ئابووریە تەندروستیەی دانا کە پاشان کلینتن هاتوو لەسەری گەشەی پێدا. مرۆڤک بوو ئەو بەرەبابەی ئەو بە شێوەکی گشتی لەوانە بوون کە دەیانتوانی لەگەڵ نەیارانی خۆیان لە کۆنگرێس لە حکوومەت کار بکەن. مرۆڤک بوو لەسەر ئاستی جیهانی وەکو ستیتسمان تەماشا دەکرا، ڕێزی لێ دەگیرا، چکە مرۆڤێک بوو قەدری دۆستەکانی ئەمریکای دەگرت، لەگەڵ هاوپەیمانەکان هاوپەیمان بوو پێسی دەگرت. دکتۆر کرمانج، ئەو شتانی کە ئاماژەت پێکرد تا چەند لەسەر ژیانی ڕامیاری کاریگەری هەبوو؟ زۆر وەکو عەرزم کردی ئەو مرۆڤە ینی حتا لەگە دیموکراتەکان کە سازشی کرد وای لێ هات کە خەڵکی ئەمریکایە بە مرۆڤێکی ناڕازگۆی بزانیتن، چونکە بەڵێنی پێدان کە تەکس زیاد ناکات. دوایە کە دیدی پێویستە و خزمەتی ئەمریکایە دەکاتن ئەو کارەی کرد، ئەگەرچی وای لێ هات کە جارێکی دیکە هەڵنەبژێردرێتەوە. ئەوە ئێستاکانێ خەڵک کە تەماشای ئەو ڕابردووەی وی دەکاتن دەزانن کە چ مرۆڤێکی لە خۆبوردە بووە لە پێناوی بەرژەوەندی ئەمریکای بەرژەوەندی خۆی نهاتۆتە پێش چاو. دوای مرۆڤێکیش بۆ وەکو ئاماژەتان پێ کرد لە سەرەتای بەرنامە جوانترین ڕیکۆردی نیشتیمانی هەبووە لە ساڵی 1966ەوە چۆتە وەکو ئەندامی نوێنە جڤاکی نوێنەران هەڵبژێردرا، پاشان تا سەرۆکایەتی کە لە ساڵی 1970 بووە سەرۆک. دکتۆر کرمان، جیهانی دەرەوە چۆن دەڕوانە بۆشی باوک؟ هەر بەو ئێستا بەو شێوەیە کە یادی دەکرێتەوە وەک دەبینی مرۆ ئەوان ڕێزدا قەدردانی خۆیان بەنا بەو جۆرەی کە ئەو مرۆڤە تەعاملی لەگەڵکردن سیاسەتی ئەمریکایە ئیدارە کرد، دۆست پشتگیری لە هاوپەیمانانی ئەمریکایە کرد. ئێستا دەبینی جیهان ئەو قەدردانەی لە پێشچاوە و باز دەکاتەوە و مرۆڤێکیش بوو لە بەرامبەر دژمنانی ئەمریکایە زۆر سەخت بوو. بۆ نمونە دیتمان ئەگە لە بیرمان بی کە هێرشی لەشکری هەناردە پەنەمایە نۆریۆگای گرت کە نۆریۆگا ئەو کاتە دژایەتی سیاسەتی ئەمریکایی دەکرد، هێنای لە ئەمریکایە دادگایی کرد، دوایی کە سەدام هێرشی بردە سەر کوێتێ و داگیری کرد. دیتان کە چەند حەکیمانە چەند سەرکەوتوانە بەرەیەکی گەورەی جیهانی پێکهێنا و شکستی بە سەدامی هێنا. دکتۆر کرمانج، ئێمە زانین چ بۆشی باوک و یاخود بۆشی کوڕ هەردووکیان ڕۆڵیان هەبوو لەو کێشانەی کە بە کوردەوە پەیوەندی هەیە و هەروەها لە دەورانی بۆشی باوک هێڵی 36 دروست کرا. گەلی کورد چۆن دەڕوانیتە سەرک بۆشی باوک؟ بۆش هەم چاکەی هەبوو هەم خراپەی هەبوو. ڕاستە خەتی 36 دروست کرد، بەڵام کەی درستی کرد کە ڕێگەی بە سەدام حوسێندا هێزەکانی عسکەری سەرکوتکەری خۆی بەکاربیێنیتن و ئەو کارەساتەی بەسەر میلەتی کوردستانی هێنا، ئەو کۆڕەوەی دروست کرد و پاشان ڕێگەیدا بە هەمان شێوە شیعەکانی عێراقی لە جەنوب سەرکوب بکاتن. ئەوانە هەمووی خەتایەکە دەچێتە سەر پرێزیدەنت بۆش بەداخەوە. دوایی کە دیتیەوە بوو ئیتر لە هەردوو لە دەستی سەدامی کورد کرد، هەم شەشی بۆ کوردەکان دروست کرد و هەم نەشی هێڵا شیعەکان چێسێنێتەوە. دکتۆر کرمانجموندی، سەرۆکی بەشی ڕێبەرایەتی پەروەردە لە زانکۆی یەڵەتی تەنەسی، زۆر زۆر سپاس. هەتا سبەهی کو بهێنڤدانە فەرمی بە لە ئەمریکا هەزاران ئەمریکی دێ ڕێزاندا لە پێش کنگرسی ڕاوستن ji بۆ ku delîve hebe we xera dawî li serokê xwe berê George H.W. Bush bikin. Hêrozengana li wir bi mereya Hêroxan da çendêk asankarî heye bû ewê derfet bi xelkî asayî bidrê mal awayî la Bush bikin.
بەڵێ دەخیل بێگومان یعنی خەڵکی ئاسایش بە هەزاران کەس ئەمڕۆ ڕوودەکەنە کۆنگرێس و لەوێ دواڕێزی خۆیان لە 41مین سەرۆکی ئەمریکا دەنێن. ئێستا وەکو دەزانین لە شەوی ڕابردۆوە تابوتەکەی سەرۆک بوشی باوک لە کۆنگرێس دانراوە و خەڵکی لێرە لە کۆنگرێس ریزیان بەستووە بۆ ئەوەی بچنە ژوورەوە و با بڵین ئاسانکاری ینی وەکو دەزانی دەبێ بە پرۆسەیەکا تێپەڕ بن هەندێک شتەیە ناتوانن لەگەڵ خۆیانە بیبەنە ژوورەوە و هەروەها با بڵین پشکنینی تەواوەکرێت بۆ ئەو کەسانی کە دەچنە ژوورەوە. هەیرۆخان خەڵک چۆن باسی سەرۆک جۆرج دەبلیو بۆش دەکەن بیستمان لە راپۆرتەکاندا کە سیاسەتماداران پەسنی سەرۆکیاندا خەڵکی ئاسایی چۆن باسەکەن؟ بەڵێ دەخیل خەڵکی ئاسایی ئەمریکا من لە چەند کەسێک پرسیارم کرد لێرە ئەوەی کە باسی ئەەکەن بە قارەمانێکی ئەزانن بە کەسێکی ئەزانن کە وڵاتەکە و هەروەها خێزانەکەی خۆی پێش هەموو شتێک خستووە لە ژیانی خۆیان و وەکو دەشزانی ینی زیاتر باس لەو قوربانیانەی دەکرێت کە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای داوە بە تایبەتی زمانێک بووە کە سەرۆک بوشی باوک کە با بڵین گەنجترین فڕۆکەوانی هێزی دەریایی ئەمریکا بووە لەو کاتەدا جا زیاتر با بڵین سوپاسی قوربانیەکان یەکەن کە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای داوە. ئێمە دەبینین لە شوێنی کە تەرمەکەی دانراوە لە ناو کۆنگرسە هۆڵێکی سەرەکەی گەورەی کۆنگرس دانراوە ئەمەش تایبەتە بوو ئەوەی کە سەرۆکەکان لێدابرن بەڵام دەبینین جارە هەیە بوو کە خەڵکی تریش ناوداری تریش لەو شوێنە تەرمەکان دانرابوو بۆ ئەوەی ڕێز ئەمریکیان ڕێزیان لێ بگرن ئەمە چۆنە ئەم شوێنە چی فەرموو؟ بەڵێ دەخیل سەرۆک بوش 32هەمین کەسە کە تەرمەکەی بە فەرمی بۆ ڕێزلێنان لە ناو کۆنگرێس دابنرێ ئەمە زیاتر پرۆسەیەکی فەرمیە بۆ بابڵین بۆ کەسەکانی کە بابڵین کارمەندی حکوومەتن یا سەرۆکەکانی ئەمریکا ئەمە پرۆسەیەکی فەرمیەوە پێی ئەڵێن ڕێزلێنانی فەرمی کە وەکو دەزانی سبینێش پشووی فەرمیە بە هۆی ئەوەوە بەڵام جگە لە کارمەندانی حکوومەت یاخود لە سەرۆکەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا 4 کەسی تریش تەنها بۆ ڕێزلێنان نەک بە فەرمی ناوی فەرمی لێنەنراوە بەڵام وەکو ڕێزلێنان لە کۆنگرێس تەرمەکانیان داناوە ئەوانەش وەکو دەزانی چالاکوانی مافی مرۆڤ ڕۆزا پارک بوو و هەروەها قەشە گراهەم و هەروەها 2 پۆلیسیش کە لە کاتی کارکردنیان لە واشنگتن بابلین کوژران ئەوانیش تەرمەکانیان برابوو بۆ کۆنگرێس بۆ ڕێزلێنان لێیان و هەروەها دەزانی ئێستا سبینێش دەبرێتە کاتێدرای نیشتیمانی و لەوێ مەراسیمێکی تر مەراسیمێکی فەرمی بەڕێوە دەچێت بەر لەوەی کە بگێڕدرێتەوە بۆ تێکساسی ویلایەتی خۆی لەوێ بە خاک بسپێردرێت. هەندێشت لە ژیان و دەستکەوتەکانی سەرۆک جۆرج ئەچ بۆش باس کراوە ئێمەش باسەکەین بەردەوام چەند ڕۆژە خەڵک باسەکە بەڵام پێم وایە تۆ هەندێکی تایبەت هەبوو لەسەر ژیانی ئەم سەرۆکە باسکەی نیو دەقەت ماوە ئەگەر فەرموو. بەڵێ تەناشت بەڵێ دەخیل وەکو دەزانی با بڵین سەرۆک بوش کەسێک بۆ لەو کەسانی کە لەگەڵ باربرا بوشی هاوسەری زۆر بەوە بەناوبانگ بوون کە زۆر یەکیان خۆشەویست وە نزیکەی 73 ساڵی ژیانیان بە یەکەوە بەسەر برد. باربرا بوش وەکو دەزانین کە لە مانگی چواری لە هەفتەی مانگی چواری 2010 کۆچی دوایی کرد و تەنها نزیکەی 7 مانگێک دوای ئەو سەرۆک بوشی باوکیش کۆچی دوایی کردووە. ئەمە شتێکە کە با بڵین ئەمریکەکان زۆر باسی ئەەکەن کە چونکە دوو کەسێک بوون کە زۆر کەس دەڵێن زۆر یەکیان خۆشەویست. تارمێویش دێت لە جەم خانماوی بێ سپارتن گەلک سپاس هێرە. واشنگتن دوێنێ لە تەرمی سەرۆکی پێشووی وڵاتە یەکگرتووەکان بوشی باوک پێشوازی کردو لە ناو کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکاندا ئەم هەفتە دەبینێتەوە. بۆش لە ڕۆژی هێنی لە تەمەنی 94 ساڵی بە ئاسایش لە ماڵەکەیدا لە تێکساس ماڵەوایی کرد. ئەمریکی لە سەرانسەری ئەمریکا و لێ جیهانێ ڕێز و حرمەتێ لە سەرۆکەی خوا یێ وەغەرکری دەگرن و پەسنین دەستکەفتین ویژی دەدەن. To the American people and some of the latest developments related to the situation in the Soviet Union. پێشەنگیا بداوینانە شەڕێ سار کرد و پێشەنگیا سەرکەفتنە ئەمریکا دشەڕێ داویە یەک ئالیکەردا کرد. ئەو بوو جێگیرێ سەرهوک ڕێڤەبەرێ CIA باڵوێزێ یاسادانەر و فڕوکەوانە هێزین ئەسمانی نهێزین دەریای ئەمریکا لە گۆڕی سەرۆکێن و جۆرج H.W. بۆش قەت نایش بیرکردن.
ئەو کەسێکی ژێهاتی بوو نائێژبیرکردن ژیانێکا باش و نمونەیی ژیا. ji bo welatiyên ji rêzeyên Amerîkî jî ew nayêjbîrkirin dê her li bîra wan bimîne. ئەو قەهرەمانێکی جەنگێ بوو جێهاتی بوو کەسێ دەولەتێ بوو یەکۆ ji aliyê hemiyan ve dihat hezkirin kesekî hembêzker bû dema Bush û Clinton bûn hevalên baş min ji wê rastiyê hez kir xweziya ku di siberrojê de em gelek mînakên wiha bibînin. Dîtina Bush ya rometgirtin û netewa parêziya wî da ya kempêna helbijartinên serkeftiyên 1988 da ji pêşçav naçe. Ew berûva jî siyasetan heya hizbiya û henekbaziya Twitterên berdayî. Jiyaneke bi rûmet, jiyaneke dilpakî û xemxwariyekê xurt ji bo gelê Amerîkî. Ew welatparêz bû û wî li şer de û di aştiyê de ew yek bi zelalî nîşan dabû. Ya rastî wî gelekirov bi şêwekê baş kir, wî siyaseta ji derve baş dizanî, wî ew fam kiribû, wî rêveratiyeka aştiyane ya bi dawînana şerresar kir, ew bi rehetî û bêsergêjî bi dawîna. Serokên biyanî jî bû şêmezin bilindin rixînin. Ew babeke yan jî yek ji babên êkkirina Almanyaya û em çi caran wî yekê ji bîr nakîn. Herkes bi serberzî boş li bîr nayîne. Bi taybet Iraqiyên di dema şerê sala 1991 da ji Kuwêtê hatin derkirin. Êrişên Bushê bav nayêjbîrkirin. Wî êrişekî milleteke aştîxas kir ku ne li dij Amerîka bû. Ew de çi cara nêjbîrkirin û yê bibe xalîkreş di dîroka wî de. Bush jiya heta ku 8 salên deshilatdariya ku rêxwa George W. Bush jî dîtîn û qesra spî bi cih hêlay. Wê malbatê mûraxweya her û her li dîroka Amerîka û cîhanê xistiye. وسا دیارە لێکۆلین لەسەر دەستی رووسیا دە هەڵبژاترین ئەمریکایان 2016 دا دەکەوە قۆناغا داوی پشتی پارێزەرێ سەرۆک ترامپ مایکل کۆهن پێناسین کری و وی درەو لە کۆنگرسی کرد شارەزا باوەڕ دەکەن و ئەنجامێن لێکۆلینی نێزیک بوونە دە چەند پەیامên تویتەرێ دا سەرۆک ترامپ دەف ئاوێت لە کولەرێ تایبەت ڕۆبەرت مولەر و پارێزەری خۆی تایبەت مایکل کۆهن لە هەفتەیە بۆری لە نیویۆرکی کۆهن پێناسین کرد و وی زانیاری نەڕاستدانە کۆنگرسێ سەبارەت نیازا سەرۆکیش بۆ ئاواکردنا پرۆژەیەکی لە رووسیا دەماکو وی کەمپێنا سەرۆکاتیە دەکرد سەرۆکی گوت جی ji wî re nexeme ka Cohen dê çi dî bêje lê koleran. Mark Warner endamê demokratê civata sînatoran got ew pêşhat egerê peywendiya Trump bi Rûsya re nêzik dike. و هێرشم دوای رووسیا بۆ سەرکەشتیەکی ئۆکرانی لەوانەیە سەردەستەی کارنامەی کۆبنەوەکانی ئەم هەفتەی ناتۆ دابێت لە براسل. وەزیری دەروێ وڵاتە یەکگرتوەکان مایک پۆمپیۆ بریار وایە لە کۆبنەوەی ڕۆژی سێشەممەی وەزیرانی ناتۆدا لە براسل بەشداری بکات و هەروەها شیانی باسکردن لەسەر داوای خەرجکردنێکی زۆرتری لەشکری لەلایەن هاوپەیمانانی ناتۆەوە. هاوکات لە ئامادەکاری بۆ داگیرکاریەکی رووسیا ئۆکرانیا دەڵێت ئەگەری جەنگێکی بەرفراوان لەگەڵ وڵاتە هاوسەکەیدا هەیە لە ئاستێکی بەرزی مەترسیداردا دوای پەلاماردانی کەشتیەکانی دەریای ئۆکرانیا لە دەریای ئازۆف. لەبەرەوە هێزە چەکدارەکانی ئۆکرانیا خۆیان بۆ شەڕ ئامادە دەکەن. سەرۆکی ئۆکرانیا ئامادەی ڕێوڕسمێک بوو بۆ بەدەستهێنانی کەرەستەی نوێی سەربازی وهانی هاوپەیمانانیدا کە بەرەو پێشەوە هەنگاو بنێن. ئەوە هەڕەشەیەکی زۆر گەورەیە و پێکەوە لەگەڵ هاوپەیمانەکانمان ئێمە بە دوای کاردانەوەیکی گونجاودا دەگەڕین. پۆرۆشینکۆ دەیەوێت ناتۆ کەشتیەکی دەریایی ڕەوانەی دەریای ئازۆف بکات. هاوپەیمانەتەکە لە ژێر فشاردایە تا وەڵامێکی بەهێزی کۆبوونەوەی لووتکەی وەزیرانی دەرەوەی چاوەڕوانکراو بداتەوە. بەڵام مەترسی بەرەنگاربوونەوەیەکی دەریایی لە ئێستادا لە ئارادانیە. ئێمە داوا لە رووسیا دەکەین دڵنیای ئەوە بدات بەبێ کۆسب ڕێگە بە چوونە ناوەوەی ئوکراینەکان بدات بۆ بەندەرەکانی ئوکراینە و بە ئازادی بگەڕن لە دەریای ئازۆف و تەنگەی کەرچ. دوابەدوای ڕووداوی کەشتیە دەریایەکە سەرۆک داناڵد ترامپ کۆبوونەوەیەکی پلان بۆ داڕێژراوی لەگەڵ هاوتا ڕووسیەکەی ڤلادیمۆر پۆتین هەڵوەشاندەوە لە لووتکەی جی20. بەڵام هەفتەی ڕابردوو سەرۆک ترامپ لە تویتێکدا نووسیوێتی یەکێتی ئەوروپا بۆ چەندین ساڵ سوودیان لە ئێمە وەرگرت لە ڕووی بازرگانیەوە لەگەڵ ئەوەشدا پابەندبوونی لەشکرەکانیان لە ڕێگەی ناتۆوە جێبەجێ ناکەن. ئەو شتانە پێویستیان بە گۆڕانکاری خێرا هەیە. لەگەڵ خەرجی سەربازی وەزیرانی دەرەوەی ناتۆ وتوێژ لەسەر حەز و خواستەکانی ئۆکرانیا و جۆرجیا دەکەن بۆ بوون بە ئەندامبوونیان لە پاڵ هاوپەیمانێتی ناتۆدا.
ئێمە دەتوانین داوا بکەین و ئەوشمان کردووە ئاراستەی ئێمە بوونە بە ئەندام بەبێ هیچ مەرجێک بەڵام لەسەر ئەو ڕێگایە ئێمە بتوانین زۆر هەنگاوی تۆکمەتر بنین و من مەبەستمە کە داوای زیاتر لەو هاوبەشە ئەوروپیەکانمان بکەین و هەروەها لە هاوپەیمانیتی ناتۆش. شیکەرەوەی ڕووسی نیکۆلاس ڕێتمان دەڵێت وڵاتانی ڕۆژئاوا ڕوبەڕووی هاوسەنگی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی رووسیا دەبنەوە ئەوەی کە ناتوانرێت پێشبینی ڕەفتارەکانی بکرێت. تا ڕادەیەک دەربارەی سوودوەرگرتنە لە هەندێک لە تواناکانی وڵاتانی ڕۆژئاوا بۆ ئەوەی بەرگری لە خۆیان بکەن ئەوە پێویستی بە ڕێبازی تازە دەبێت هەروەها پێم وایە سەبارەت بە بڕیاردانە لەسەر ئەوەی کە لەکوێدا خاڵی شیانی دیالۆگ بێتە ئاراوە. هەروەها وا چاوەڕوان دەکرێت وەزیرانی دەرەوە وتوێژ بکەن لەسەر کارپێکردنێکی پتەوە بۆ پشتگیریکردن لە ئەفغانستان کە تیایدا نزیکەی 16,000 کارمەند لە 39 وڵاتی ئەندام لە ناتۆ و وڵاتانی هاوکار بەشداری لە ڕاهێنان و یارمەتی بە هێزی ئەفغانیدا دەکەن. پشتی 4 ساڵین شەڕی یەمەنی ڕەوشە مرۆڤانی لیڤی وڵاتی دیگەها خراپترین ئاست و ئاژانسên ئالیکاریان دەبێژن ئەو وڵات ڕاستی برسێ دەبە نزیکی 75 سادێ ji خەلکی یەمەنی پێتیڤی بە خواردنê هەیە لە دەمێک و شەڕین لە دۆر و لە ناو بەندەران ڕێ لە گەهاندنا ئالیکاریên مرۆڤانی دەگرە ئەv ئاژانس دەبێژن 14 میلیۆن کەس ئەv ساڵ دێ ڕاستی خەتەرا برسێ بن. ناشفان ساید ئۆمار ئاژۆتوانێک ji bajarê Aden ya li başûrê Yemenê ye. Omar li derveyê benzînxaneyek ya devletê disekine da otomobîla xwe ra benzînê bikire. Li ber piraniya benzînxanan rêzê otomobîlên ku bi kîlometreyan dirêje tên dîtin. Carcaran rûniştvan û karsaz bi rojan li benda benzînê dimînin. Ev rêza ji ber krîzê dirêje. Min divê rêzê de 4 roj derbas kir. û ez hinek benzîn bigirim. Tu agahdari nîne ku ew ê hinek benzîn di dest min bikeve an jina. Buhaya benzînê li bajarê Adenê ji ber peyda nekirinê û bilindbûna enflasyonê carek de pir zêde bû. Masîgirê 58 salî Muhammed Yahya dibêje ku buhaya benzînê ya bo kelekawî pirtirê nîvê qezencawîna rojanê ye. ئیرە وەکو نمونە فرۆتنا ماسیên من دەبێت ku bi tevahî dora 30,000 riyalî be ez ê 20,000 riyal ji bo benzînê xerc bikim dimîne 10,000 û hin jî karkerên min hene. Firoşkarê masiyan Nabil Alî dibêje ku buhabûna benzînê tê vateya ku masîgir hindiktir li behrê bigerin û hindiktir masiya bînin ku bifroşin. Berê wan nekarîbûn di wê saetê da an jî bi şev li ver bimeşiyan ji ber pirbûna masiya. Niha masiyên me her ew hevên hûn dibînin. Kêmtir masî tê vateya buhayên zêdetir ku gelek malbat nikarin bikirin. Îsal piştî ku nîrxa dirava Yemenî riyal di 35 ji sedî ket buhayên arvan şekir û birincê bi tevahî zêde bû. Heftê ji sedîyên Yemeniyan rojane ji dolarek kêmtirî dijîn. û rewşa kesên mîna Zahir Hesen ku ji ber şerreviyan e herî xirabtir e. Hesen li derveyê Adenê di vargehekî da dijî. Tiştkî me tune. Em niha ditirsin ku ew ê me ji vî xanî jî derxin. Ji ber ku em nikarin kiriya wê bidin. Ez nikarim xwarinê û ava vexwarinê bikirim. Ez tinê dikarim bêjim hêviya min bi Xwedê ye. Neteveyên yekbûyî hişyar dike ku bilindbûna buhayên xwarinê dibe ku li ser 14 milyon Yemeniya bandorê bike. Nîvê nüfusê dibe ki rûbûrûyê kêmbûna xwarinê bibe. Rêxistinên alîkariyê dibêjin ku berfirehkirina xebatên wanê alîkariyên bo zêdetir Yemeniya dibe ku bi mehan dem bigire. Heta wê demê jî bo kesên ku rewşa wan xirab e dibe ku gelek dereng bibe. پیاوێکی پیری خۆرماڵ لە هەڵەبجە دەڵێت ئەو تەمەنی 90 ساڵە و ڕۆژانە 2 کاتژمێر وەرزش دەکات و بەناو شاخ و دارستانەکاندا ڕادەکات و دەشتێت تا ئێستا بەهۆی کێشەی تەندروستیەوە قات سەردانی پزیشکی نەکردووە و وەکو سەرتاژیش کار دەکات. زاهر عەزیز حەمەعەلی یەکێکە لە دانیشتوانی ناحی خوڕماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە و خۆی دەڵێ لە تەمەنی 90 ساڵیەوە ڕۆژانە 2 سەعات ڕێگا بە شاخ و دەشدا دەکات. زۆری تەمەنەکەی و جۆری وەرزشەکەی بووەتە جێگەی تێڕامانی خەڵکی ناوچەکە. بەرنامەی وەرزشەکەم هەفتەی بۆ شاغەڕۆم ئەگەر لە خۆشانە بارانوشن دەبێ مەسەلا ئەمەە لە خۆشیە هەفتەی بۆ شاغەڕۆم هەفتەیە لە دەشت دەگەڕم لە سەحرا
والله من بموعد 2 ساعات الرم بيامتي خوي قال حي شو ذلك مرتاح كي وانا هات خوي خوش خوارني زور خواردن خوي خوش استراحتي باس استراحت بكيفه ساعات نوصليش ساعات دوانزوني يانزوني والله من سجن مناوه يكي وفاة يكي جابونوا اماش حي جیاواز لە وەرزشکردن لە ناو بازاڕی ناحیەکەدا خاوەنی دوکانێکە بە ناوی سەرتاشخانەی خوڕماڵ کە تەنها سەری کەسانی بەتەمەنی تێدا چاک دەکات وە خۆی دەڵێت لە ساڵی 1940ەوە پیشەی دەلاکیە مواليد 1928 لە تەمەنی 16 ساڵیمە کرام بە عسکەر 2 ساڵ عسکەریم کرد لە زمانی مەلیک فەیسەڵی دووەم ئەنجا لە عسکەریم تەواو کرد تەسکەرەچی دەرچوو ماتوومەتەوە ئەم لەگەڵ ئەم دەلاکخانەم دانا و لەگەڵ ئەم سەرتاشی دەلاکخانەیە خەریک بووم تا ئەمڕۆ ئەم مەکینانە هینە زمانی 1950 ئەمان چونکی خزمەتیان کردوون هەڵم گرتوون بۆ فۆلکلۆری مێژووی و ئەوانە لە ژیانمان لەم تەمەنام تا ئەمڕۆ هاتووم شەوێ لە خەسەخان نەخۆتوم چاوری شیرینی هیوایەتی منە خاسەتەن دووکی حیوان دووک ئەم پیاوە ئەزانێت عارف حەمەڕەحیم کە تەمەنی 72 ساڵە و لە منداڵیەوە تاوەکو ئێستا لای وەستا زاهر سەری چاک کردووە لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا بەم جۆرە باز لە کەسایەتی وەستا زاهر و تواناکانی دەکات من ئیسە تەمەنم 72 ساڵە تا بە ئیسە سەرم لەلای ئەو چاک کردووە لە شەخە کاگۆزار هەکە ئەو لە من زۆر گەورەترن لەوانەیە نزیکەی 20 ساڵ لە من گەورەتر بێ زیاتریش ئەو حال پێی ناگەینەوە وەستا زاهر لە ساڵی 1928 لە گوندی گوڵب لە ناوچەی هەورامان لەدایک بووە 3 ژنی خواستووە و خاوەنی 7 منداڵە لە تەمەنی 16 ساڵیدا بووەتە سەرباز لە ڕیزەکانی سوپای عێراقدا لە وێژکاری دەلاکی کردووە وە خۆشی دەڵێت تاوەکو ئێستا هیچ نەخۆشیەکی نییە و لە هیچ نەخۆشخانەیەکیش وەک نەخۆش تۆمار نەکراوە فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا ناحی خوڕماڵ جاری تو بێژی سەرراوی چییە ئەف پیاوە مامۆستا زاهر ئەوەندە وەستا زاهر ئەوەندە خۆرد ببینێتن من لە بەروادام خواردنی تەندروست کەش و هەوای دروست دوورکەوتنەوە لە سیگارکیشان ئەو هۆیانە بیگەدرێن خۆش هەتا کورد کۆنەکشنا بێ خۆدا حافظ ببینە خۆش